سڵاوی خوای گەورە لێبێت مامۆستا. من هاوسەرەکەم خیانەتی لێکردم، چوو ئافرەتێکی تری مارە کرد بە دزی منەوە. ئەو ئافرەتە هاوسەر و منداڵی هەبوو. من لە داخە هاوسەرەکەمم بەجێ هێشت. دوایی لەبەر خاتری خوا و منداڵەکانم هاتمەوە. مامۆستا ئێستا زۆر بێتاقەتم. شەو و ڕۆژ دەگریم. ژیانم لێ تاڵ بووە. بە شێوەیەک گومان لە هەموو شتێ دەکەم. زۆر بێزارم. هاوسەری ئافرەتەکە هیچ کاردانەوەیەکی نەبوو. بەڕاستی شەو و ڕۆژ دوعا دەکەم خوای گەورە حەقی منیان لێ بستێنێ. چارم چییە مامۆستا گیان؟ تو خوا یارمەتیم بدە. پرسیاری دووەمم، ئایا ئافرەتێک هاوسەری هەبێ چۆن مامۆستا ئاینیەکان یان لە مەحکەمە مارە دەکرێ؟ زۆر سوپاست دەکەم. سوپاس بۆ متمانەت خوشکی بەڕێزم. لە وەڵامی بەڕێزتا دەڵێن وبالله التەوفیق. خاڵی یەکەم، بەڕاستی ئەمە بابەتێکی ناخەژێنی خەمهێنە. لە خوێندنەوەیدا چەند جارێک ئەم نامەیەم خوێندەوە وەڵامەکەیم بۆ ئامادە کرد. دڵنیام هەمووی ئێوەی بەڕێزی خاوەن ئیمانێکی باش، خاوەن وجدانێکی زیندوو بە بیستنی ئەم ڕووداوە واقعیانە کە ئەمە نامەی خوشکێکی لێ قەوماوە لە ماڵەکەی خۆیەوە و بە دڵنیاییەوە ئەم نامانە یان ئەو تەلەفۆنانەی کە دەکرێن بۆ بەرنامە ژیانی تەنها کەسێک نین. دەبیستین و دەبینین لە چواردەورماندا، لە کۆمەڵگاماندا، لە وڵاتماندا کە ئەم ڕووداوانە زۆر بوون. بەڕاستی ئەمانە ناخەژێنن، خەمهێنن. چونکە یەکەم، ماڵوێرانکردنی پیاوێکی بە ژن و ماڵە دزینی ژنەکەیەتی. ئەگەر چی کەسەکەش بۆ خۆی ئەوەندە بە جورئەت نەبووە، بەڵام بە هەر حاڵ ژنەکەی خیانەتی لێکردووە، پیاوێک لەولاوە لەگەڵ منداڵەکانیدا سەرگردان بووە، لە ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتیشەوە لەکەیەکی پێوە دەرکێ منداڵانێک کە هیچ تاوانیان نییە لە گوناهی دایکیاندا بەداخەوە بە چاوێکی نامۆ تەماشا دەکرێن لە کۆمەڵگادا و کۆمەڵگای ئێمە بێڕەحمە بەرامبەر بە ئەوان. دووەمیان، ئازاردانی دڵ و دەرونی ژنێکی پاک و بێتاوان وەکو ئەم خوشکە کە نامەکەی نووسیوە لە ماڵەکەی خۆیدا. نەهێشتنی متمانە بۆ یەکجاری بە هەموو کەس، وەکو خۆی دەڵێ لە هەموو شتێ بە گومانم، وای لێ هاتووە متمانەی بە کەس نامێنێ. سێمیان، نەمانی متمانە لە کۆمەڵگادا. ئەو کەسێکەوە دەبێتە هۆی خیانەت لە کەسێکی تر، لە پیاوێکی تر، ئەچێ پەیوەندی لەگەڵ ژنەکەی دەکات لە ڕووی جەنابتان و خیانەتی هاوسەری ڕوودەدا، دوایی خۆی بە تەڵاقدان دەدا و ئەمجام دەچێ مارەی دەکا. ئەمە دەبێت لە نێوان چەند کەسێکا بێ، یان ئەم دوو پیاوە هاوڕێن لە ئەنجامی هاوڕێیەتی داهاتوو چۆی ماڵی یەکتریان کردو و کەپسەکە حەزی لە ژنی ئەو کردو و ژنەکەش حەزی لەو کردو و ئیتر ئەم پەیوەندیە ناشەرعیە ناشەریفانە لە ڕوویەوە ڕووی داوە. یان دراوسێ یەکن، لە ڕێی دراوسەیەتیەوە ڕووی دەدا، یان خزمی یەکن، جاری وای خزمی نزیکی یەکن. یاخود بە زۆریش لە ڕێی ئەم فەیسبووکە ئێستاوە کە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئینسانی دیندار و بە مەبدە ئێستا ئێمە بەدا ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە لە ڕێگەی ئەم فەیسبووک و تۆڕی کۆمەڵایەتی و ئەوانەوە چەندەها قاتی مزگەوت دەتوانین بانگەوازەکەمان بگەێنین. بەڵام بۆ داخەوە بۆ کەسانێک کە لە دین باش حاڵی نەبوون و ئاشنانین بە ژینێکی جوان و بە ڕۆشنبیری لە بواری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، بەڕێزان ئەم فەیسبووکە بۆتە بەڵایەکی گەورە. لە ڕێگەی ئەم فەیسبووکەوە ئەم پیاوژنە یەکتر دەناسن و ئاشنا دەبن بە یەک و سەرنجام بەداخەوە ئەم خیانەتە گەورانە ڕوودەدا. کەواتە لە خاڵی یەکەمە بەڕاستی ناخەژێنە، بەڕاستی خەمهێنە. دووەمیان، ئێستا ئەم نامەیە نووسیوێتی بەدزیەوە ژنی هێنا. ئێستا ئەم بەدزی ژنهێنانی پیاوانەش پەیدا بووە. بەخوا جاران من و تۆی بەڕێز هەر بیستبوومان دزی دەکرا لە ماڵدا و ماڵی فڵان کەس دزی لێکراوە، دوکان بڕ هەبوو، دوکانیان دەدزی و دوکانیان دەبڕی، مەسئولی دز و کاربەدەستی دز دەیانگوت فڵان مەسئولە لەسەر دزی ئاشکرا بووە، گیراوە، دراوە بە دادگا، لەناو خەڵکە بە مەسئولێکی دز دەناسرا. ئەیانگوت کۆمپانیای فریودەر هەیە، کۆمپانیا ساڵانە ئێستاش هەیە، پارەیەکی زۆر لە خەڵکی وەردەگرێ و پرۆژەیەکی وەهمی هەیە و خەیاڵ و بەهار لە ئەژنۆیە، لە دواییدا وەختی ئێزانی بە چەند سەد هزار دۆلار و بە ملیۆنەها دۆلار دەڕوا و خەڵکەکە هەموو مایە پوش دەبن، پێیان دڵن کۆمپانیای فریودەر. ئێستا دزیەشکەی تازە پەیدا بوو، بە دزیەوە ژنهێنان بەداخەوە. ئەمە ڕێک پێچەوانەی قورئانە، چونکە خۆی پەروەردگار لە قورئانە لە باسی ژن و مێردە ئەساس و بناغەی دامەزراندنی ژیانی ژن و مێردایەتی ئەمایەتەیە.
وجعل بينكم مودة ورحمة. خدای پەروەردگار سبحانه وتعالى خۆی گێڕاوێتی مەوەدە زۆر لە مەحەبەت و لە خۆشەویستی ئاسایی بەهێزترە. ئەبێ ژنومێر ئەوەندە یەکتریان خۆش بوێ زۆری فەرق بێ لەوەی کە تۆ هاوڕێیەکی خۆتت خۆش دەوێت کە قوربانیشی لە پێناوە ئەدەی. ئەبێ ژنومێر خۆشەویستیەکان لە ئاستی لوتکەی خۆشەویستی دابێت کە پێی دەوترێن مەوەدە. دەی بەخوا پیاوێک ئەگە ژنەکەی خۆی ئەوەندە خۆش بوێ بگاتە حەدی مەوەدە، وەڵاهی دڵی نایە بەدزیەوە بچێت لە شوێنێکەدا بەدزی ژنەکەیەوە ژنی بەسەر بێنێ و دواتر داخکا بە دڵیدا. هەروەها ژنێک ئەگەر لە لوتکەی خۆشەویستیدا بێ بۆ هاوسەرەکەی خۆی بگەیشتبێتە حەدی مەوەدەی قورئانی، قەت ئامادە نییە بە حەیاتی چاوی خیانەت بۆ پیاوێک هەڵێنێ، نەک خۆی بە تەڵاقداندا و لە دواترە شوو بە پیاوێکیکە بکا کە پێشتر پەیوەندی لەگەڵیا هەبووە. هەروەها وەڕەحمە لە بینی ژن و مێردا ئەوەندە سۆز و میهرەبانی هەیە، هەرگیز پیاوێک دڵی نایە ئاوا ئازاری دڵی ژنەکەی بدا کەوا لە پشتەوە ژنێک بێنێ و دواتر ئاشکرا بێ و بەم شێوەیە خەفەت بداتە بە هاوسەری ژیانی کە بەڵێنی هاوسەرگیری دنیا و قیامەتی پێداوە. کەواتە لە خاڵی دووەمدا بەدزیەوە ژن هێنان ئەویش نەمانی متمانەیە. جاران پیا و بە هەفتە لە ماڵ نەدەبوو، بە مانگ دەڕۆیشت لە شارەکەی خۆی دەچوو بە شارێکی تر، لە وڵاتێکەوە دەڕۆیشت بە وڵاتێکی تر. زۆربەی پیاوان ئێستاشی لەگەڵا بێ بەیانی دەڕۆینە دەرەوە هەتا ئێوارە ناینەوە، نیوەڕۆ زۆربەمان لە ماڵ نین بەهۆی کار و کەسابەتی ڕۆژانەمانەوە. جەنابەت بینەرانی بەڕێز ئێوەش هەروەها لەو کاتەدا ژن لە ماڵەوە ئەو کاتانە دڵی خۆش بوو، ئەوەی کەوا خەمی بوو، خەمی ماندووبوونی مێردەکەی و دووری مێردە ئازیزەکەی بوو. دەیگو هەفتەیەکە لە دەوامە لە ماڵ نییە، مانگێکە سەفەری کردو چۆتە وڵاتێک بۆ کار و کەسابەت، بژێوی ژیانەکەمان لێرە دابین نییە و هاوسەرەکەم لەشی ساغ بێ، باوکی منداڵەکانم لەبەر خاتری ئێمە بە دووی کەسابەتی حەڵاڵا وێڵەو ڕادەکات. چاولێ بەڕێزان نیوەڕوان هەر کەسێکە نەدەچەوە ژنەکە خەمی بوو لە ماڵەوە نانی بۆ نەدەخورە، ئەڵێ خەممە پیاوەکەم ئێستا لە دەرەوە لەوە چێ خواردنێکی بازار کە پاک و تەمیز نەبی خوا. بەڵام ئێستا زۆرجار ئافرەتانیش ناحەقیان نییە، ئەوەندە دەبیستن فڵان کەس بەدزیەوە کە چۆ سەفەری کردووە نەخێر، ئەوە ئێستا لەگەڵ ژنێکی تریان ڕۆیشتۆتە فڵان وڵات بۆ کەسابەت نەچووە و بازرگانی نەچووە. ئەوانەی کە فێری ئەم بەزمە بوون نیوەڕۆن خاتون فەقیرە لە ماڵەوە ئەزانە مێردەکەی لە بازاڕ ئێستا و لە ماڵێکی ترە لە لای ژنێکی ترە کە بەدزیەوە هێناوێتی. ئەمە وا دەکا خانمانی بەڕێز کە هەموو متمان و سیقەیەکیان بە هاوسەرەکەی خۆیانە کە دوعای خێریان بۆ کردوون کە خەمیان لێ خواردوون کە تووشی سەرما و گەرما دەبن لە پێناوی ئەوان و منداڵەکان و ماڵەکەدا، ئێستا لەوانەیە پاکەکانیش بکەونێت جێگەی گومانەوە. بۆیە ئەم بابەتە ئەم بەدزیەوە ژن هێنانە بەداخەوە لەگەڵ کۆمەڵگەی کوردی و لەگەڵ نەریتی کوردەواریشماندا ناگونجێت.